سلااوان لێبێت لە بەرزترین و سارترین گوندی کوردستانم گوندی وێزە لە دەڤەری باڵەکایەتی کە تەواوی ئەو ناوچەیەوە ئەو گوندە لەبارە بۆ ڕاکێشانی گەشتیار لە دەرەوە و ناوخۆی هەرێمی کوردستان. لێرە بەڕێوەبەری گشتی گەشت و گوزاری سۆران بەڕێز دکتۆر فەیسەل سادق میوانی منە هەندێک گفتوگۆی لەبارەی بابەتی گەشت و گوزار لەگەڵەکەم. کاک دکتۆر سلااوت لێبێت. ئەمڕۆ یاری خلیسکانی سەربەفر بەڕێواچێ ئەمەش دەرخەری ئەوەیە کە کەرتی گەشت و گوزار لە ئیدارەی سۆران بێ ئەنێتە قۆناغێکی نوێ. بەرنامە و پلانی ئێوە چییە و لەسەر ئەم یاریە و دەتانوێت چی بکرێت بۆ داهاتوو کە کەرتی گەشت و گوزار بەرەو پێش بچێت لە ئیدارەی سۆران؟ باشە، زۆر سپاس، زۆر بەخێر بێن. ئێوەش تەبێ ئێمە لێرەی نەوڕۆ فیستیڤاڵی خلیسکانی سەربەفرمانەیە کە لێرە کۆمەڵک تیم بەشداریان تێدا کردێ لە وڵاتانی ئەوروپی و تیمێک لە ڕۆژئاوای کوردستان و کۆمەڵک یاریزان لە شێوەی تیمێک لە چۆمان و سۆران بەشدارن لەو چاڵاکیێکی زۆر تایبەتە لەسەر ئاستی هەرێمی کوردستان بۆ یەکەم جارە بکرێت. هاوشێوەی پاڵەوانەتیەکە بەڵام زۆر فەرمینیە پاڵەوانەتێکە، بەڵام پاڵەوانەتێکی ناوخۆیە، سیمایەکی نێودەوڵەتی بەخۆ گرتیە. خۆشبەختانە توانیمان زۆر سەرکەوتوانە بەڕێوە بچیت. بۆ چۆمان ینی چۆمان ڕاستی زۆر تایبەتمەندی خۆی هەیە. ئەو ناوچەیە لە وەرزیستان توانیتی جێ خۆی بکاتەوە بە ناوچەی زۆر دڕفێن و بوونی بەفرەکی زۆر لە ناوچەکە. ئەوە هەموو هۆکار بووینە بەڕاستی کە جیاوازبی لە ناوچەکانی دیکەی کوردستان. سۆران ئیدارەی سەربەخۆی سۆران بەڕێوەبەری گەشت و گوزاری سۆران ڕاستی چوویتە قۆناغێکی زۆر پێشکەوتوو لە بابەتی گەشت و گوزار و خۆشبەختانە ئێستا لە زۆربەی ناوچەکان توانیتمان پرۆژە گەشتیاری زۆر باش بێنەکایەوە و زۆر ناوچەی تازە هاتوونەتەکایەوە، ناوچەی گەشتیاری بوون پێشتر خەڵک پێی ئاشنا نەبوو. ئێستا لە نمونە پڕژێ توانرایە مەسەن ڕێگاوبانەکەی ڕێگاوبانی هەیە و پرۆژەی گەشتیاریشی لێە کە خزمەتگوزاری لۆ گەشت و گوزار لۆ گەشتیاران فراهم کردیان و هەندێک ناوچەی دیکەشمان هەیە ڕاستی لە سەر ئاستی ئیدارەی سەربەخۆی سۆران دەتوانین لە داهاتوو بەرهێنانی تێدا بکەین و جێی خۆیان بکەنەوە لەسەر ئاستی کوردستان بە تایبەتی لە چیای حەسەنبەگ، لە چیای برادۆست و لە منطقەی مێرگەسۆر گەلی زۆرەگڤان و لە منطقەی مەسەلەن پیران. منطقەکە لەبارە ڕاستی ناوچەکە زۆر لەبارە جگە لەو پرۆژانەی پێشتریش هەنە وەکو چیای کۆڕەک و شگلبانە و منطقەی ڕواندز بە شێوەیەکی گشتی. لێ ئەمە پێمان وایە ئێستا زۆر باش لە قۆناغێکی زۆر باش داینە، بەڵام حتمما پێویستی بە پەرەپێدانی زیاتریشە، پێویستی بە ئاوردانەوەی زیاترە لەبەرەوەی ئەوەی هەیە بەشی زۆری لە ڕێگای کەرتی تایبەتەوە خۆشبەختانە ینی مسپاسی هەموو بۆ بەرهێنانە دەکەین، هەموو ئەو خاوەن پرۆژانە دەکەین کە زۆر بە لە خۆبردووی زۆر بە مەسئولیەتەوە چاودێری ینی حرەکەی گەشتیاری دەکەن لە ناوچەکە. ئەو کەرتی گشتیش یان حکوومەتیش بەڕاستی زۆر چاودێرە و زۆر مهتەمە بەوەی کە بتوانین بە باشترین شێوە باوازارکردنی لۆ بکەین ئەو ناوچە گەشتیاران لەلایەک و لەلایەکی کەش بتوانین ماسەرپلانێکی زۆر باشتر لەوەی کە هەیە دابڕێژرێت لۆ تەنزیمکردنی. بەڵێ هەر بەپێویستم زانی ماستەرپلانی گەشتیاری کە سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان لەگەڵ سەرپەرشتیاری ئیدارەی سەربەخۆی سۆران چاودێریەکە ئەمە بەچی گەیشت و ئەم ماستەرپلانە چ گۆڕانکاریەک لە کەرتی گەشتیاری لە ئیدارەی سۆران دروست دەکات؟ خۆی ئێمە پێشتر ماستەرپلانێک یعنی لە پلانی استراتیژی ڕێخستنەوەی ناوچەی سۆران و یان ناساندنی ناوچەی سۆران وەکو ناوچەیەکی گەشتیاری ئێمە ئەوە هەیە، بەڵام کو بتوانین تەوزیف یان کو بتوانین بەرهێنانی تێدا بکەین. ئێستا ئەمە ناوچەی زۆر باشی گەشتیاریمانەیە، بەڵام بۆ بەرهێنانی تێدا کەمە. کو بتوانین ڕێکی بێخینەوە. ئێمە ناوچەی گەشتیاری باشمان هەیە، بەڵام کو بتوانین کوالیتەکەی بەرز بکەینەوە. ئێمە ینی دەتوانین چەند وەرزە سوود لە ناوچەکانی خۆمان ببینین لە پرۆژە گەشتیارەکان یا لە چاڵاکی گەشتیارەکان، کو بتوانین هەر ناوچەیەک بەپێی خصوصیاتی خۆی بەکار بێت. یعنی لەو وەرزەی کە زیاتر فۆکسی لەسەریان داوای لەسرە لەوێ زیاتر بتوانین چاڵاکی تێدا ئەنجام بدەین. ماستەرپلانی ئەوەیە نیەتەکە. هەندێکی دیکەش لایەنێکی کەشی ئەوەیەکە چاودێری و خاوەنداریەتی حکوومەت بگەڕێتەوە لەسەر کەرتی گەشت و گوزار. ئەمە پێمان وایە بەوە دەتوانین بە بازارکردنێکی زیاتر و لە هەمان کاتیش پرۆژەی زیاتر ینی پرۆژەی چاڵاکی زیاتر لە ناوچە گەشتیارەکان بکەین. زۆر باش چوویتە پێش ماستەرپلانەکە و ئەو لیژنەی کە سەرپەرشتی پرۆژەکە دەکات موژدەی باشیان پێەیە، قسەی زۆر باشیان لەگەڵ ئێمەش کردیا و ئومێد دەکەین ئەو ساڵی 2024 تەواوی
ماستەر پلانەکە ببیندرێت بەڵام حتمما چەند ساڵیشی دەوێت لەوەی بتوانین جێبەجێ بکرێت. کاک دکتۆر دوایین پرسیارەمەما بێ ناوچە گەشتیارەکان پێویستیان بە کۆمەڵێک ڕۆژەی خزمەت گوزاریە بە تایبەت ڕێگاوبان سەرەکیە ئەو شوێنانەی کە لە ئیدارەی سۆران هەن لە ڕووی ڕێگاوبان چۆنە؟ خۆی بابەتەکە گەشت و گوزار نییە بە شێوەیەکی گشتین بابەتی ڕێگاوبان چکێمە ناوچەکانی قەزاکانی مەسەلەن لۆرمە چۆمان سیدەکان مێرگەسۆر پێشتریش ینی بەهۆی هەندێک هۆکاری مەسەلەن نەخوازراوە کە هەرمی کوردستان نەیتوانیە دەستی ئاوادانکردنەوەی بگاتێ پێویستی بەوە بوو کە بۆ ئاوادانکردنەوە ڕێگاوبانەکانی ڕێک بخرێتەوە بەڵام ئێمە وەکو کردی گەشت و گوزاریش سوودمەندین لەوە خۆشبەختانە لەو 2 ساڵی ڕۆیشتووی ئیدارەی سەربەخۆی سۆران تەرکیزی یەکەم یان بابرێن پشکی شێر لە پرۆژەکانیان لە بواری ڕێگاوبان بووە ئێستا ئەمە لێرە لە دوورترین مەسەلەن گوندی لەسەر لە قەزای چۆمان بەڵام زادەی لێیە ڕاستە پێویستی بە سیانە هەیە پێویستی بە چاکردنەوەیە بەڵام خەڵک بە ئاسانیش دەتوانی بگاتێ لە هەر چوار وەرزش دەتوانی بگاتێ بەڵام دەک شوێنی دیکەمانێ لۆنمونە حەسەن بەگ پێویستی بە ڕێگاوبانێکی باشتریان چاکردنی ڕێگاوبانەکەیە لەبەرەوەی هەبینین زەختەکی زۆری لەسێ لۆدەکی زۆری لەسەیە ڕۆژانە چەند هەزار کەس گەشتیاری بیانی دێت کەواتە پێویستیمان بەوەیە ینی تەرکیزی زیاتر بێخینە سەر ئەوەی جنابەت ئاماژت پێکرد کە هەندێک لەو ناوچانە پێویستیان بە ڕێگاوبانە دەیبگات. باش هەرویستم دوایین پرسیار ئاراسە بکەم بەڵام لە ئێستادا ئیدارەی سۆران خاوەنی زۆرترین گەشتیارەکە لەو ماوانە ڕووی تێکرد بلا سەراسی کوردستان بەڵێ بەدڵنیاییەوە بە تایبەتی لە مانجیە کە وەرزی گەشتیاری زستانەیە لە زۆربەی ناوچەکان ئەو پرۆسەی ڕاوستایە پرۆسەی بەسەنە گەشت و گوزار ڕاوستایە بەڵام لە سۆران لە بەرزترین پلیتی ئێمە لە مانجی ڕابردوو مانجی یەک تا بێک لە ماوە یەک مانگ زیاتر لە 130,000 سەردانیکەر و گەشتیارمان هەبووە کە لەوەش لەو ڕێژێش 150 بەسەرەوە گەشتیاری بیانی بووە یانی لە دەرەوەی هەرێمی کوردستان هاتیە ئەوەش بەڕاستی ڕێژێکی دڵخۆشکەرە بەوەی کە بتوانین زیاتر وەبەرهێنان بکەین و زیاتر ناوچەی گەشتیاری و چاڵاکی گەشتیاری زیاتر دەستی جەنابی شتان خۆشبی زۆر سپاس. بەڕێز دکتۆر فەیسەل سادق بەڕێوەری گشتی گەشت و گوزاری ئیدارەی سەربەخۆی سۆران باسی لە کەرتی گەشتیاری لە ئیدارەی سەربەخۆی سۆران کردووە لێرە لە گوندی وێزەی دەڤەری باڵەکایەتی کە بەرزترین و ساردترین شوێنی کوردستانە ئەمڕۆ لە ناوچە جیاوازەکانی هەرێمی کوردستان لە دەرەوەی وڵاتیش چەندین یاریزانی خلیسکانی سەربەفرێ ڕوویان تێکردووە و ئەو بەڕێوەری گشتی گەشت و گوزاری سۆران باسی لە کارەکانی ماستەر پلانی گەشتیاری کرد کە لەلایەن سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان ڕێزار مەسرور بارزانی خۆی چاودێری ئەم ماستەر پلانە دەکات و ئاماژەی بۆ کرد کە ئێستا ئیدارەی سەربەخۆی سۆران خاوەنی زۆرترین گەشتیارێکە لە مانجی 1 و 2 لە سەرانسەری هەرێمی کوردستان ڕوویان تێکرد بێت بەڵێ.